قەیران و کەمی غاز لە هەڵەبجە تا ئێستا چارەسەر نەکراوە. بریکارەکانی دابەشکردنی غازیش دەڵێن ڕێوشێنی تازیان بۆ پڕکردنی بتڵەکانیان بۆ داناون و دەژڵێن ناتوان پابند بن و ئەویش دەبێت تەنیا شەشی بەیانی بۆ نۆی بەیانی غازەکانیان پڕ بکەن. تۆ بتڵەکان سیانەیەوێ دەیتە سیانەکردنی بتڵێکیش هەر 3 دقەی بۆ دانێ کابرا چل بتڵی پێ بێ 20شی لێ بڕوا 23 دقەی ئەمە سەعاتێگا ئێدت و فریان ناکەوی. اینجا دوایەوە ژەڵێن بتڵی ئێرانی بتڵی ئێرانی خەڵکی زۆربەی فەقیر و کابرا بتڵی ئێرانی پارەی ئەوە هەیە بتڵی ئێرانی کڕیوە شۆ ئیشکەن تا نۆ لە نۆ دەی فریان ناکەین سێ وەکیل تێگە تێگەشتی ناکە دەگەر سلێمانیمان پێکە با ئێمە ڕۆژی یەکی 50 غازمان بەرکەوێ هەموو ڕۆژێ 50 غازمانەوێ هەیە نییە کەمە زۆر کەمە لە هەفتەیەکە تەنکەرێکمان بۆیێت لە هەفتەیەکە یەک تەنکەر بۆیێت ئەیەوێ ئەو قرارەی سلێمانی تەطبیقا بەسەر ئێمە کاکە نابێت لە بەرەوە سلێمانی هەموو ڕۆژ غازی ئێمە هەفتەی کڕەتێکەمانە کاکە تۆ وەرە برا لە هەفتەیەکە کاکە 3 کە ڕێژمان دەرێ قوبوڵمانە کاکە ڕۆژی هەر سەفەری 50 بتڵمان بەرێ قوبوڵمانێ. بەڕێوەبەری دابەشکردنی نەوت و کانزەکانی هەڵەبجە دەڵێت داوایان کردووە بە شەغازی هەڵەبجە زیاد بکرێت بەڵام وەڵامیان نادرێتەوە. دەژڵێت هەر بریکارێک پابەندی ڕێنمایەکانیان نەبێت سزا دەدرێت. یعنی من هەر ئەو ڕێنمایانم یاوە بۆن ئەوان ئەگەر جێبەجێەکەن باش جێبەجێش ناکەن ناگەشار ئێمەش ڕێگەی یاسایی بکرێنە بەر چونکە ئێمەش یعنی نوێنەری وەزارەتی سامانە سروشتەکانی ئەگەر ئەو کارانەکە ئیشمان چێ لێرەکرێت وەڵی ناچاری بریکارێتیان لێ وەرگرینەوە تر هەرەوەیە ئێمە ئێستا نزیکەی 20 هەستەمان بۆیەت و پێویستمان نزیکە بە 24 هەستە تا 25 هەستەیە. ماوەی 10 ساڵە لە هەڵەبجە کێشە و گرفتی کەمی غاز چارەسەر نەکراوە. مانگانە پارێزگاکە پێویستی بە 24 تۆن غازەیە بەڵام تەنیا 19 تۆنیان بۆ دەنێرێت. ئەوە ژوای کردووە قەیرانەکە بەردەوام بێت و فشاری وڵاتیانش لە بریکارەکان زیاتر دەبێت. داوا دەکرێت حکوومەت کێشەکە بە یەکجاری لە هەڵەبجە چارەسەر بکات بە پێچەوانەوە بریکارەکانی دابەشکردنی غاز کە ژمارەیان 35 هەڕەشەی بایکۆ دەکەن و ئامادەنین غازی ماڵان دابەش بکەن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.